دیارە زیاتر لە ساڵێکە بەردەوام نرخی زێڕ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نازیێکی پێوە دیار بوو بەڵام ئەوەی ئێستا کە لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان کە بۆتە بابەتی گرمی زێڕینگرەکان و هەم ئەوانشی کە کاری کڕین و فرۆشتنی زیو دەکەن ماوەی هەفتەیەک دەبێت نرخی زیو بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە یعنی ئەگەر هەر کەسێک پێشووتر زیوی بکڕی بە ئەوە نرخەکەی لەگەڵ ئێستا بەڕێژەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە لەگەڵەوەشدا زێرش بە هەمان شێوە وای کردووە کە قەرەباڵغێکی زیاتر لە بازاڕی هەم زەرفرۆشان و هەم زیفرۆشانیش لێرە پێوە دیار بێت ینی ئەگەر پێشووتر هاتوو بایتەوە بازارە لەو کاتانەی نیوەڕۆدا ینی دوکانەکان هەمووی چۆڵ بوون بەڵام ئێستا جیاوازترە زۆربەی دوکانەکان خەڵکی تێدایە و قەرەباڵغێکی زیاتر لە بازاڕی زێڕینگرانی هەولێر هەیە من هەوڵەدەم لەگەڵێکێک لە زێڕینگرەکان قسە بکەم بۆ بزانم ئێستا ئەمڕۆ نرخی زێر بەچەندەوە ئەو گۆڕانکاریانەشی کە ڕووی داوە سین کاکوشیا سلااو لێ بێ و نیوەڕۆت باش پێمان بڵێ بارودۆخی بازاری زێر چۆنە و لەگەڵەوەشدا ئێستا بابەتی زیویشی هاتۆتە سەر ئەمە بۆ لە پڕێک نرخی زیویش بەو شێوەیە بەرز بووە بەخێر بێنیخوا واللهی بەخۆی بازارەکان جیهانیە هەمووی مثلەن بازار زیان تحکم بە هەموو دنیا دەکە لەسەر ئەسحاری زێڕ زیوە پلاتینە ڕۆدیۆمە ئیدی بیتکۆینە ئەوانێک کە لە بۆرسەکاندا هەیە زێرش هەرگران بۆ وەکو عادەتی خۆی یعنی جاران عینەن دۆلارەکەدا دە بە زیان ڕێژەی سوکەم دەکەنەوە لە ئەمریکای ئەو جێرم پاول و ئەوانە کاریگەری خۆی دەبی ئێستا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لەگەڵ ئێستا نرخی زێر چەند گۆڕانکاری بەسەرداهاتوە تقریبان 55,000 لەگەر هەفتەکەی دی ڕۆژی چهارشەم و پێنجشەمەکەی دی زێر بە 85 بوو ئێستا ئەوڕۆ بە 89 یعنی 55,000 زیاد کرد تقریبا 45,000 ئەی بابەتی زیو پێشتر چەند بوو بەنمونە هەفتەیەک بەر لە ئێستا چەند بوو زیو ئێستا بۆتە چەند باعتق پێش ئێستا زیو تقریبا چلوەک زیو بە 1970 بوو 930 بوو یعنی 90 وەرەقە $30 $70 ئێستا تقریبا دەوری 23 وەرەقە هەندێکیە 22 و ئەو هەیە ئەوش لە ماوەی یەک هەفتی بەو شێوێ زۆر زیو زۆر یعنی قەفزێکی زۆر گەوری لێدایە ئەو یەکەم جارە لە مێژووی بابەتی نرخی زیو بەو شێوێ تقریبا سێم جارە لە مێژوی خۆی لە تاریخی خۆی سێمین جارە کە برند دەبی و نوێی دەبتەوە جارێک زۆر برند بووە هاتە خوارێ جارش کە برین تۆ هاتە خوارێ پێشبینی ئێوە چی ئەم جارەشیان وڵی پێشبینەکان دەزان چی دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەو معادنە باشانە هەندێکیان وەکو تیجارەت بەکاردی هەندێکیان وەکو سناحەت زیو ئەسبابی زیو برند بوون چییە خۆ کەس مەسەرەن کابراێک تەنە چی بخرێت دەکا $1,000,000 یا $1,000,000 زیاتر بەڵام ئێستا کە زی و سین بڕیاریدایە لەگەر عقلی مەکانینەکانی خۆی عقلی شاشەی سیارات ئایفۆن شتی دیکە بەکاری بینی لۆ دەرێک گەینەرێکی بە قووەتە گەینەرێکی خاوێنە کە مادەم ئەگەر لە سنعات بەکاری بینی معنەیە تەڵەبی زیاد دەبی ئیدی لەوانەیە گرانتر بیبی زۆر خێر هێڤی ئەوە جێبیز بوون ئەمە ئەو گۆڕانکاری خێرایانن بە تایبەتی لە نرخی زێڕ و هەروەها لە زیویش کە وەکو میوانەکەم باسی کرد یعنی ئەگەر پێشووتریان خۆت هەفتەیەک بەر لە ئێستا هاتی بای زێڕت بکڕی بایەوە ئێستاش ئەمڕۆکە بیکڕی ینی جیاوازەکەی 50 تاوەکو 55,000 دینارە ینی ئەمە نرخێکی زۆرە و بۆیە وای کردو ینی وەکوتم قەرەباڵغێکی زیاتر ئەمڕۆ لە بازاڕی زێرنگرانی هەولێر بەدی دەکرێتن و لەگەڵەوەشدا نرخی زیویش گۆڕانکاری زۆری بەخۆیە بین و نرخەکەی زیاتر بەرز بۆتەوە بەڵێ بڕیار محەممەد پامنێری کورسات نیوز لە هەولێرەوە سپاس بۆ زانیارەکانت.